الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا درسي شديك بخزمتان دقموا لشرح 40 نووي هر لخزمت فرمودي سيو بينجم داين لدرسي رابردو أو فرمودي مان بيتواو نكرا لبر جرينجيو ولبر تايبت منديكاني أو فرمودية فرمودك دقرين والسري أربو تذكيرا عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم: لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبيع بعضكم على بيع بعض، وكونوا عباد الله إخوانا. المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يكذبه. بوشوي ليرهات وبلام هنديك زانا با ولا يكذبهوش خوين ديانتوا يعني بهردو خوين نوا هاتوا متسون هاتوا ليرانك با يكذبه أوادش نوا ولا يحقره. التقوى ها هنا، ويشير إلى صدره 3 مرات: بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم، كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه. رواه مسلم. جيشتنا ولا يكذبه اللي يندر الراوستين لفرمودي أو فرمودة برزة لدرس الرابردو بلان بيشوي كبير مسر أو بيم خوش بقري مو بيشتو كذا فرمي المسلم أخو المسلم برا برزة كان يخون برايتي قورترين برايتي إيماني بركيلة الصوزي، يعني إنسان إيمان دار دلصوزي يكتر بيته. خواهي پروردگار تبارك وتعالى چندان آية تركيز لسر دلصوز بون بو يكتري دكاتوا، وخواهي پروردگار تبارك وتعالى بقوري وعظمتي خوي أو برايتي كدروستي كدول نيوان إيمان داران دا بو خوي دفرمي ألف بين قلوبهم أو تأليفي خواهي پروردگار كبهوي إيمان وبهوي دينداري ومسلمانيتي ودروس دبي بهوي هش تجدي كدروس نابي. لبروبة بيغمبر دفرمي عليه الصلاة والسلام: لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم. يعني قال همو سرطو ساماني الدنيا برابر زكانكم كوب كيوا براتي لنوان دو طائفة دروسكي، براتي لنوان دو كز دروسكي، براتي لنوان دو 10 دروسكي أو براتي دروس نابت تاكشتيك براتي لنوان خلق دا دروس دكا إيمانا. أجر إيمانيش هبو أوتوماتيكيا هر مسلماني كد بيني لهر شوينيش بيناسيان نيناسي أو جيتش إيمان بويلي دادات خوش الدبيت. وبقدر التزامي أو إيمان دارة أو مسلمانة خوش بيستكد بوي زياد دكات باشكلو شوازي خوش يوكو مسلماني شي ملتزم بيشان دابيتن بلام والله أو ضليتو خيانتت لينا كاتر خوش بيستيد بوي ناسيت بيت خوش نيت ساري ببيني. شيخ صلابي خواهي قورة تمني بربركتك هندي قسي زور جوان دكا درباري مسلماني الراستقينو مسلماني وشكابراي قوتي كزيد الروي كردوا ضلي مسلماني الراستقينة دائما هول دا عذر بو خلش بيني توا ضلي مسلماني وشي قوتي كزيد الروي كردوا أو يكردوا دائما بدواء عيب عاري خلش دادا قريت ضلي مسلماني الراستقينة بيخوش عذر بو خلش ببيني توا بوي كخلق بسيطة بهشتو لدوزخ دوريان خاتوا. ضلي مسلماني مزيف متشدد أو هيك دائما ضلي بدواي أو هو كارانه دادا قرا كاورا بي باتل جهنم. عندك صفاتي زور جوان دينيتا إني لو رجعنا جملة قصي مع مستاعش ونقري أو بيتا هرچی که مسلمانه غیری خوی همی بکافر لقلم داوه
مامۆستایانی فلانکە تائیفە و مامۆستایانی فلانکە تائیفە و هەمووی هەر کافر و مرتەدن زانی خۆم گەلێک زار دەڵێم خوا الحەمدولله وەشکر قیامەتەکەت نەداوەتە دەستی ئەو خەڵکی هەنا بۆ خوا جێ کەسی تێدا نەدەبوو ئەو بەهەشتە چۆل و وەل دەبوو یاک نەفەری تێدا نەدەبوو چکە ئەوی تەکفیر دەکرد ئەوی تەکفیر دەکرد ئەوی تەفسیق دەکرد کەس ناچوێن دەرەوە الحاصل لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم زۆر گرنگە ئینسانی ئیماندار دڵسۆزی برای خۆی بێ عوزری بۆ بێنێتەوە عوزری بۆ بێنێتەوە دەستی بگرێتن و وەکو یەک لاشەوا بیتن هەست بە مەعاناتی بکەیت هەست بە ئێش و ژانەکانی بکەیت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ کە دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم تا آخری فرمودەکەی یان کە مثل الجسد الواحد وەکو یەک جەستەیە پەنجەیەکت ئێش بکە هەموو گیانت ئێشکە دەگرێ بۆی ددانت ئێش بکە هەموو گیانت ئێشکە دەگرێ بۆی ئینسانی مسلمان لەگەڵێک هەتا ئەو برایەتێش دروست نەبێتەوە چاوەڕێی گرتنە دەستی دەسەڵات نەبین لەو دنیایی چکە ئەو ئەسڵەکە دەبێ هەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەو برایەتەی دروست کرد ئەو ئەسڵەی دروست کرد ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەسەڵاتی خستە دەست بەڵام من خیانەت لە تۆ بکەم و ئەتوو خیانەت لەم بکەم ڕقم لە تۆ بێ ئەتوو ڕقت لە من بێ و ئەمن پێم خۆش بێ ئەگەر ئەتوو لە شتێکی لەگەڵە من لە خیلافدای پێم خۆش بێ بە قوڕێدا بچێ خوارێ پێم خۆش بێ بکەوی و پێم خۆش بێ زەرەر بێنی وەڵڵاهی ئەوە قەت ئیمان نییە قەت پێی ناگۆترێتن ئیمان ئەوە لەبەرەوە با ئێمە لە هەندێک قەزایەشدا لە هەندێک بابەتیشدا لەگەڵ یەک خلافمان هەبێتن بەڵام ئەدی برایەتێکە ئەدی دینداریەکە ئەدی نوێژەکانی ئەدی ڕۆژوەکانی ئەدی زەکاتەکەی ئەدی دوعاکەی ئەدی قورآن خوێندنەکەی ئەدی سەلاحەکەی ئەدی زۆرن کە بێڵێ بەڵام وازت لەو هەموو ئەدیانە هێناوە هاتووە سەر نقطەیەکی خلافی بچووک لەوانەیە ئەتۆش لەسەری ئەتۆ هەڵەبی ئەو ڕاز بیت ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ زوڵمی لێ ناکە مسلمانێک بینی مەسەلەن فەقیرە هەژارە پشتی نییە کەسی نییە زوڵمی لێ مەکە جا زوڵمەکە چ پارەی داگیرکەی چ عەرزی داگیرکەی چ لێی بدەیت چ بیشتێنیەوە چ تعلیقی لێ بدەیت چ مەسەلەن دەبین لە ناو مەجلیسێ بیکەی گاڵتە جاڕی قسانی پێ بڵێ و تعلیقانی لێ دەی بەس بۆی خەڵک پێ بکەنی ئەوە هەموو زوڵمە ئەوجا ولا يخذله ناکرێ مسلمانێک مەسەلەن لە مەجلیسێک کابرایەکی تاغی کابرایەکی دەسەڵاتداریان کابرایەکی ڕێز عەشیرەتیان هەر کەسێکی دیکە خۆی بە دەسەڵات بزانێ زوڵم لە کەسێکی بکات لێن دەرێ بتوانی مناسەڕەی ئەو مسلمانەی بکەی کە سەری نەخەی گونەهبار دەبی لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ لە هەر موقیفێک لە هەر موقیعێک مسلمانێک سەر بخەی خوای گەورە لە موقیفێکی زۆر چاکتر و باشتر سەرت دەخات لە هەر شوێنێک بتوانی مسلمانێک سەر بخەی سەری نەخەی خوای گەورە سەرت ناخا لەو شوێنێک کە پێت خۆشە سەر بخرێ ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەلا یەکذیبه ئینسانی مسلمان دەبێت ڕاستگۆ بی لەگەڵ مسلمانی دەبێت ڕاستی لەگەڵ بڵێ نابێ درۆی لەگەڵ بکەیت نابێ خۆی قێزەونترین صفەت لە ئینسانی ئیماندار چییە درۆیە لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینسانی ئیماندار بۆی هێز زینا بکات چونکە لێی دەپرسن مسلمان ئیماندار زینا دەکات بەڵێ قەتڵ دەکات بەڵێ دزی دەکات بەڵێ مەشروب دەخواتەوە بەڵێ هەموو سفەتانە دەکات بۆ چونکە ئەسڵی حەدەکان لۆ چێنە لۆ کافرانە لۆ منافقانە ڕاستە حکمی منافقی وەکو حکمی مسلمانیە بەڵام حەقیقەتەکەی بۆ ئینسانی ئیماندار هاتوو لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە حادیسەی ئیفک حەدی لە منافقەکان دەرنەکرد ڕأسی منافقین کە بوختانی بەدایکمان کرد ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا کە ئاەتی شاتە خوا لە حەدی لێ نەدا لەبی بەڵام حەدی لە چێدا لە مستەح و لە چێ کە مسلمان بوو کەواتە برا بە ڕزەکانی خۆم بەڵام لێی دەپرسن ئینسانی ئیماندار درۆ دەکات دەفەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر هەرچی ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوای هەبێ درۆ ناکات ئەوەندە شتێکی قێزەونە درۆ ئەو جا نایە مەسەرەوەی کە ئەو درۆیانە کامەنا کە جائیزن و کە دروستن ئینسان بیانکە بابێکی فراوانە و
بەس ضوابطی خۆی بە بۆ سڵح و مەسلحەت لە نێوان دوو کەسدا بۆی فتنە دروست نەبێ، یعنی لە دەربڕینی خۆشەویستی. بەڵام ئافرەتەکەت هەندەی درۆیان بۆ مەکە کە وەچکار ڕاستیەکانیشت هەر بڵێ وەڵا هەر درۆیە ئەوە شەر درۆیە، بڵاتمە بازاری کراسەکەت بۆ دینم وەڵا دروستە درۆی دەکەی خێزانم کە هاتێ دی کەرات وەڵا لە بیرم چکۆرە درۆیە دەکەی بابە ئەوە هەر درۆیە هەر شەر ڕێی پێ نەداوە. بەڵام ئەوەی کە ڕێی پێدراوە بڵێ وەڵی زۆرم خۆش ئەگە ئەو زۆرش نەبێ بەس بۆ تەلیفی دڵەکان و بۆ خۆشەویستی خێزانەکەت و بۆ خستنە دڵی سروری خێزانەکەتەوە ڕێ پێدراوە. بەڵام بە فعلی و بە عەمەلی بڵێ وەڵا ئەوت بۆ دەکەم ئەوت بۆ دەکەم بەس بۆی سەعاتێکێ دڵی خۆشکەی ئەوە دروست نییە. ئەو جا دەفەرمێ ئینسانی ئیماندار نەک لەگەڵ خێزانی لەگەڵ هەموو مسلمانە نابی درۆیان لەگەڵ بکات، دەبێت ڕاستبی لەگەڵ. النەجات في الصدق، بەخوا ڕزگار بوون لە دنیا و لە دوا ڕۆژیدا لە چدایە لە ڕاستیدایە. دائیمەن ڕاست بین لە هەموو شتێکماندا. ولا يحقره، حیفە ئینسانی مسلمانی دیکە بە چاوێکی بێڕێز تەماشەکە یان و چکاورای گوتی مسلمانێکی دیکە بە وەکو بڵێ تەحقیری کە جا لەبەرەوەی کە خلقەتی، لەبەرەوەی کە کورتە باڵایە، لەبەرەوەی کە ضعیفە، لەبەرەوەی کە ناشیرنە، لەبەرەوەی کە فەقیرە، لەبەرەوەی کە هەر شتێکە. شخصی ئینسانی ئیماندار محبوبە لای خوای گەورە، لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام رب أشعث أغبر لو أقسم على الله لأبره. لا فرموديش دي كذا أو يبوز ياد كردو ده فرمي زور خلق مسلمان هي جلوبرجي أونية هيكلة كي بوشيوينية لدركب دا دركي لينا كريتوا، يعني نايل نفرم نايل بيت جورة وبلام لو أقسم على الله لأبره. أو عند صالحة أو عند بخوا صلحة أجسوين بخوا بالإخوة ده بأعب كخوا ديكات كواتها إنسان نابي بپاروانانێکی لە خۆی بایی بێتن، نابێ بە پلەپایەک لە خۆی بایی بێتن. لەبەرەوەش براوە ڕێزەکانی خۆم ئەو پلەپایە و ئەو سەرۆت و سامان و ئەو پاڵپشت و ئەو عەشرەت و ئەو حیزب و ئەو چی هەموو موەقەتن، هەمووی دەڕۆن بە تاقی تەنێ دەچێتە ناو قەبر. ئەوی شەرۆک و تۆیە. هەیکەل جوانی، دەوڵەمەندی، پلەپایە نیشانەی مەحەبەتی خوای ئاگاتان لێبێت. ئەگەر نیشانەی مەحەبەتی خوا بایە، خوا ئەو کەسانی کە خۆشی دەویستن هەمووی باڵای زۆر بەرز دەکردن، زۆر جوانی دەکردن، زۆر دەوڵەمەندی دەکردن، هەمووشی دەکردن دەسەڵاتدار. بەڵام عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کورتە باڵایەک بووە، لاقی ئەوەن دووسکۆکە بوو. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر چۆتە سەر دارێکی، داری عێراق لکەدارێکی لێ بکاتەوە. هەندێک دەڵێن لە ڕیواتێکی پیشەبایەکی لێ داوە فڕی داوەتە خوارێ لە سوچە لەسەر دارێ. هەندێکی دەڵێن کە پیشەبایەکە لێی داوە لاقی هەڵبوون، لاقیەوەن دەبوون ئەسحابە پێی پێکەنیوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت. پێغەمبەریش لێوێن دەرێ بۆ عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ بە لاقەکانی پێدەکەنن، بە لاقەکانی پێمەکەنن. وەڵڵا لاقەکانی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت لە ڕۆژی دوایی لە چێوی ئوحود قوڕسترن. جاوەش عولەما کردویانەتە دەلیل و بەڵگە، دەڵێت لە ڕۆژی قیامەتدا لەسەر تەرازوو ئینسانیش دەچێشرێت. کردەوەکان ئینسان وەکو ئینسان دەخرێتە سەر تەرازوەکەی، چەند ئیماندار بێ ئەوەندە قوڕستر دەبێت. ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە باسی ئەو هەموو سیفەتانە دەکا برا بە ڕێزێک، باسی شتێکی زۆر گرنگ دەکا، باسی تەقوا دەکا. دەفەرمێ ئەتەقوا هاهونا. سێ جاران پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئیشارەی بۆ سینجی مبارەکی خۆی کردووە. یعنی چی؟ یعنی ئینسان کە ئەهلی تەقوا بێ، کە بۆ خوا سوڵحاو بێ، ئەو سیفەتانی کە باسمان کردن هێکانیان ناکات، و ئەو سیفەتانی کە باسمان کردن کە ئەمری پێکردو هەمووان دەکات. کەواتە سەنجی مەحەک چییە؟ تەقوایە. دەبێ ئینسان ئەهلی تەقوا بێ، بۆ خوا سوڵحاو بێ بەڕاستی. و تەقواش برا بە ڕێزەکانی خۆم ئەوەیە کە هەر شتێک خوا ئەمری پێکردی بیکەی، هەر شتێک خوا نەهی لێکردی نەیکەی. هەر شوێنێ خوای گەورە پێی خۆش بی حزورت هەبێ لەوێن دەرێ بە، هەر شوێنێ خوا ڕقی لێ بێ مەچۆ وێن دەرێ. ئەو جا دەفەرمی چۆن ئێستا تەشبیه نەبێ؟ ئەتۆ پیاوێکی شەرم زۆر لە بابت دەکەی، بچی لە بەردەرچی مەلهایەکی بزانی بابت دیارە ناچی وێن دەرێ، یان ڕەفیقێکت یان مامۆستایەکت
بچێ بەر دەرچی مەکتەبی کچان ڕاوەستی مامۆستایەکە دیار بێ زۆر ئای شەرم لە خۆت دەکەی و ناچیوێن دەرێ مراعاتی دەکەی ئێخوار تەبارەک وتعالا لە هەموو بەرپرس و لە هەموو باب و لە هەموو دایک و لە هەموو ڕەفیقێک ئەولاترە کە ئینسان شەرمی لێ بکات ئەوە زۆر گرنگە ئەو بوونی ڕقابە و بوونی هەست بەو ڕقابەی خوای پەروەردگار بەو خوای کوڕینە دەمانباتە قۆناغ و مەرحەلەیەکی دیکە با خەڵک هەرچی پێمان دەڵێ با پێمان بڵێ چێشەنی بەڵام قسەی خەڵکی شوکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئاگاتان لێ بێ و نییە بڵێ وەڵا بڕۆ بچم وەڵا مادام وەڵا جاگە من شەرمێ لە خوانەکەم لۆ شەرمێ لە عەبدام کەم زغارێ دەدمی بگرم فت زغارێ بچێشی بچی لە بەردەر چێکسان ڕاوەستیەوە وەڵا ئەمە شەرمێ لە خوای ناکەم با خەڵک کرد ئەوە بێئەدەبیەوە هەم بەرامبەر بەخوا هەم وەکو ئیمامی عومەریش دەفەرمێ شتێکتان کرد خەڵک غەیبەتۆی کردنەوە تاوانەکەی خۆتانە گلەی لە خەڵکی مەکە لێوێن دەرێ چ دەکەی کاک چیشت هەیە لەوێن دەرێ جا ئەو شوێنانێک کە مەشبوهن ئینسانی ئیماندار خوای گەورە تەبارەک و تەعالا قاعیدەیەکی زێڕینی بۆ دانێ دەفەرمێ ئیذا مەڕوا باللەغوی مەڕوا کیڕامە یعنی شوێنانێک کە شوێنی لەغو و شوێنی وەکو بڵێ کات بەسەربردن و شوێنی تەمەن بەفی ڕۆدان و شوێنی خراپەن ئینسان کە پێدا ڕۆی زۆر بە ویقارەوە پێیاندا بڕوات و بۆی کە نە ئاو ڕێ بداتەوە نە دڵی بۆی لێ بدات و نە لێ ڕابوەستیت و بۆی کە زوو لێی تێپەڕیت ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵاة والسەلام ويشير إلى صدره 3 مرات بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم دەفەرمێ بەسە لە بۆ خراپەکاری ئینسانی کە ڕقی لە برای موسڵمانی بێت یان برای موسڵمانی پێ هیچ نەبێتن یان برای موسڵمانی پێ وەکو بڵێ بە چاوێکی نزمەوە بە چاوێکی قێزەونەوە بە چاوێکی خراپۆ تەماشای برای موسڵمانی بکات یعنی ئەوەندەت بەسە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا محاسبەت بکاتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا سزات بدات ئەوەندە بەسە بۆ تو ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵاة والسەلام كل المسلم على المسلم حرام مسلمان هەموو شتێکی لەسەر مسلمانی حرامە دەمه خوێنی وماله ماڵی وعرضه عرض و ناموسی برا بەڕێزەکانی خۆم بە هیچ شێوەیەک دروست نییە مسلمان لەژێر هیچ پاساوێک خوێنی برای مسلمانی بڕێژیت بە هیچ شێوەیەک دروست نییە چەندان ئاەت و فەرمودەی پێغەمبەرمان هەن عەلەیهی الصەڵاة والسەلام نەهی لێ کردووە ئەوجا بە هیچ شێوەیەک دروست نییە دەست بەسەر ماڵ و سەرۆت و سامانی برای مسلمانت دابگری لەژێر هیچ پاساوێکی ئەوجا بە هیچ شێوەیەک دروست نییە غەیبەت و غەیبەتکاری و قسە و قسەڵۆکە لەسەر عەرز و ناموسی ئەو برای مسلمانت بکەیت دەوەرە بەس تەماشەکە ئەو فەرمودەیە بە هەر مجتەمەعێک هەر کۆمەڵگەیەک ئەو فەرمودەیە جێبەجێ بکە بزانە وەزی کۆمەڵگەی چ لێ دێت ئەبێتە شانی شەریف یا ربی خوا عاقبەتمان خێر کات سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه